وەرزی چنینەوەی بەرهەمەکانیانە لە بری ئەوەی دڵخۆش بن بەوەی دوای نزیکەی دەمان لە چاوەڕوانی و هەوڵدان کاتی ئەوەیان هاتووە دەستی ماندوو بخەنە سەر سکی تێر، بەڵام بە پێچەوانەوە بەشێک لە جووتیارانی هەرێمی کوردستان و بەتایبەت قەزای شارە زۆر نیگەرانن لە حکوومەت کە بەرهەمەکانیان وەک پێویست لێوەرناگرێت. من پەیامێکم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە 2015 و 2014 پارەمان ها لای حکوومەتی عێراقی ئەوەنە سەردانی پۆست و پلە و پۆستیان کردێت لە ناو بەغا هیچ مەراجعاتێکیان بۆ ئەم چینی فەلاعە نەکردێ. ئەگەر ئێمەی فەلاعی کوردستان ئەم بەروبوومەمان نەوایە ئیسا کیلۆی گەنم لای ئێمە 1000 دیناری زیایە کرد. ئیسا پشتیوانەکەی شانوا کەم کردێتەوە، ڕێژەی گەنم وەرگرتنیان کەم کردێتەوە، ئەوەی پشتیوانی لە جوتیاران نایکەن. ئەمان بۆ پلە و پۆست ئەچن بۆ بەغا وەم لاو شەڕە کورسی و شەڕە پۆست وکەن یەک کەلیمە یەک مەسوولی کوردستانم نەبینێت دیفاع لە خەڵکی کوردستان بکە. تەنیا ڕێژمر کەلیمەیە قسەی کردەوە ئەحمەدی حاجی ڕەشید برێ قسەی کردووە. بەنسبەت سایلۆکانیشەوە خۆ دەزانین سایلۆ سەیسایقە بۆ هەموو شارە زۆر. ئێمە هەفتەی سەیسایق و هەفتەی قەزای شارە زۆرە. قەزای شارە زۆریش لە شەمەوە سەرەتی ئەو خەڵکەش هەمی گەرمی لەم ناوە و لە دەوری شارەوانی و ئەرێکێک وەکو ئێمە شوێنێکی بێ باشترە، بەس ئەوەی نەیبێ ناچارە خۆ لە ماڵە جێ نابێتەوە. هەمی لەو سەرجادانە هەڵی خستووە تاوەکو ئیشەڵا لە ڕۆژی شەمەوە سایلۆ بکرێتەوە. بەراورد بە ساڵی ڕابردوو بڕشتی گەنمی ئەمساڵ لە قەزای شارە زۆر کەمترە لە نیوە. نیگەرانیەکی دیکەی جوتیاران لە درەم وەرگرتن و بەدەمەوە هاتنی سایلۆکانە بەهۆی بوونی لۆدێکی زۆر لەسەریان. هەندێک کاتیش ئەو چاوەڕوانی جوتیاران بێبەرهەم دەبێت و بە بیانووی خراپی کووالیەتی و نزمی نمرەی گەرمەکانیان لێوەرناگیرێت. ئەو براجوتیاران کە گەرمەکانیان هێنە بەدەمی سایلەوە ئەمە بەپێی توانە ڕۆژەکان لە هەوڵداین گەرمەکانیان لێوەربگرین، بەڵام خۆ ناشکرێ هەمووی لە چەند ڕۆژێکە تەواو بکرێ. ئێمە ماوەیەکمان بەردەستایە بڵین بۆ نمونە پێی ساڵانە هەیە مانگە 45 ڕۆژ شەو ڕۆژ یا زیاتر یا کەمتر تاکو گەرم ما بێبەن بۆ نمونە تا گەرم ماوە ئێمە بە بەردەوامی سەلۆکان کراوبوون و گەرمان وەرگرتووە. بەڵام پێمان وتە بە براجوتیارەکان کەسە کە گەرمی هەیە خۆ ئەتوانێت نەیهێنێ تاکو سەری نزیک بێتەوە، ناکرێت هەمووی لە ڕۆژەکە یاخود لە 2 ڕۆژە گەرمەکانی لێوەربگیرێن. هیچ لایەکمان نی لەوەی کەوەری بگرین. بەهۆی نەبوونی سایلۆ لە قەزای شارە زۆر جوتیاران بە ناچاری لەسەر شەقام و ڕێگا سەرەکیەکانی قەزاکە گەرمەکانیان ڕۆ کردووە. ئەمەش لە ڕێگەی یاساییەوە کارێکی نایاساییە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.